خۆشەویستان لە ڕێگادا دوکانێکی زۆر جوانم بینی بە خێرتی سەر چاوم گۆزەی لێیە مەرکان و شتی زۆر قەدیمی جوانی لێ ئەودا زۆر پێم خۆش بوو جارێک لەو دوکانانە لادەم و بە ئێوەشی نیشان بدەم وەرن بزانم ئەو مەرکانە این تیروتارە مەرکانی چ سەلام عەلەیکم باش ماما حاڵتوە گەلێک بەخێر بێن سەرچاوەکەم یاخوا تەندروستیت باشە وەرە با بچینە دەرێ وەرە گەرمایە یا ربی بخیر بین سر یا ربی سلامت بی قلب الصاغ بی قلب بخیر بین سر تندرستیت باشە والله بەتەمای خۆی باش دەبی شابە سلامت بن خەرچی چێن دەری بەخۆی ئەمە ئیلای مەسیفینە ئیلای مەسیفیت عادەتەن خەرچی هەولێر ئەو قسەیان هەیە دەری بەتەمای خۆی ئەرێ وەڵڵا سەرچی زۆر جوانەوە نییە بەخودا ئەرێ وەڵڵا هەموو شتێکمان هەدیر بینین بەتەمای خۆی ئەرێ وەڵڵا بەتەمای خۆی ئینشاڵڵا باش دەبیتە سلامت بزانم ئەو شتە جوانانە لە چێ دەینی ئەتۆ بەخوا ئەو شتە جوانانە ئەکە بە زۆری برێ ئێرانە کەرکووکە ئەکە ئەو تەندروستانە بێ کەرکووکن ئەوە باپسنەکەن ئەو تەندورەی کاتی خۆی هەمان بوو داپیرم ئەستوچی خۆشی لۆ دەکردین هەزار ڕەحمەتی لێ بیکرد ئامین لەگەڵ مردی هەموو لایەکی ئەو برێ ئەوە تەندورانە ئەوانە هەموو لە کەرکووک بەس داپیرم بەخۆی دروستی کرد بوو یعنی دەکا بام بخۆی الان ژنی قەدیم هەیە بەخۆی تەندورەکەی دروست جاری وێ لە منتیقەتی یەکێک تەندورەی دروست دەکات گەڕەکە مخڕ دەفتەوە دەستی ئەستوچی دەکات زۆر خۆشە ئێواران ئەدە و تەندورانەی چێن دەرن ئەوە کەرکووکنەوەوانە هی کەرکوو چێ ئەوە کەرکووکن ئەوانە ئێرانن باشە ئەو گۆزانە لێرە دروست ناکرێتن بە قورئان لێرانە برێم وڵا خۆ وەختی خۆی دروستیانە کرد لە هەولێرێ بەس ئەلعانەکە نازانم ڕوو وەستایەکە نایە نازانم چییە ئەگەر وەختی خۆی لە هەولێرێ وەستایەکی باشی لێ هەبوو ئەو گۆزانی دروستە کرد جەڕی دروستە کرد لەو گۆزەیە ئەوە چیان تێدا ئاران وەچی گوشی بوو گوشە قەدیمەکە تەڕیان دەکرێت تاوەکە زیاتر ساردبی ئەوجا ئاو لە ناوی بەڕاستی تامەچی دیکەی هەیە ئێستاش هەندە گۆزەن هەنا بەس ئێرانە دەوەرە نیشانم دەوەرە بزانم چی دیکەت هەیە ئەو شتە جوانانە ساردی لە بۆ چ؟ ئەتە ئاوکە سارد بیتن کامە؟ ئەوانە ئەوانە؟ ئەوە ئێستا ئەوە کوپەی ئاوێن ئەوانە ئەو پڕۆکیان تێوە ئەلان جازماوە هەتا جوانتری شەوە لە گوشت و شتی دیکات چی دیکەت هەیە؟ وەڵڵا ئەشیان کە بێ ئەو کوپانە ئێران ئەوانە ئەو کوپانە شەمی ئێران ئەوە ئێرانە بەس ئەوانەیە هەموو کەرکووکن کەرکووکە یانی لە کەرکوو زیاتر ئەو شتان دەکرد لە هەولێر و مەسەلەن جێدیکەوانە دروست ناکرێت بە قورئان لە هەولێر نەرم دروستیانە کرد بەس نازەم ئێستا کە زەحمەتە بەس ئێستا بێ لە دووس خرماتوی دروستەکەن لە بەغدایە دروستەکەن لە کەرکووکێ دروستەکەن بەخۆت ڕۆژانە سعات چەند هەتا چەند مەسەلەن دوکانەکەی دەکەیەوە بە قورئان شەوانە بەخۆم لێرە دەمینێمەوە لێرە دەمینێ شەوێتە سعاتێک و دوو شێ دوکانم هەیە باشە گەشتیار زۆر بێرە دادێن لا بدەن شتەکانتیان پێ جوان بیتن ئەرێ وەڵە گەشتیار هەمویان دێن وەڵی عارەب دێن ئی هەولێرێ دێن ئی سولێمانی دێن چ شتێک زیاتر دەفرۆشێ لەکنەتۆ بەخوا ئێستا وەختی کوپێ ئاوێ وەختی ئەو ترمزان بەنەخشانەیە ئەو ترمزانە هەیە ئێستا فەسلی ئاوی ساردە ئەرێ وەڵا ئەکۆ ئێستا ئەندێک ئاوم لەو کوپەی کردیە لەوتی دین بەخوای ئاوی گەرمت تێ کردیە ئەو ڕۆژە ئێستا دەست دێ دەری بە فری بکە کوپی قەدیم ئەوانە کوپی قەدیمن ئەکە زۆر کەسێ دەرێ بە کوپی قەدیمی کەرکووکی ئەوان ناون ئەدە باختەی خۆش تەبیت خوا ئەو کوپەشی لە ناوبی ئەستران یان ئێواران شفتی و نانی بخۆی ئەتە بێزگەلە شفتی و نانی یعنی هەر ئاوەکە بەخۆی تەسخیەی دەکاتن هەر لە بۆ کلەیەکە وێکە بەڕاستی وەڵڵای ئەوە قڕە ئەو ئاوی بەخۆی زیندی دەکاتەوە ئەو ئاوە هەر بەخۆی تەسخیە دەبیتن خوازانین لە بۆ کلەی دەرەجەیەکە کوپەکە لە چەند دەرە؟ ئەوتانە ئەوە بەس دەستخەمە ناوێ؟ ئەو لە بە ئەو ڕۆژە چەند ساردە ماشەڵڵا باشە لە قوڕی دروست دەکرێەوە نیە؟ ئەوە قوڕە لێ ئاوی لە ناوی ئەوە لە بۆ تێستی دادنایە؟ ئەوە هەلەوەی خەرک بێتن خەرک بێ دەست بکات یان شتەکە بە عەمەلی ببینێتە وەڵای زۆر خۆشە ئەو کوپانە قسەی ڕاستی استیفادەی گەلێک زۆرن کە ڕۆژی معلیمە کاتەکنە من وەتی ئەمن لە مەسرم
قلتي لمصر قلتي خوازا لمصر مارنية جوزة كوبيتي دانا بيتي كذا أويلوي ناخذ هم لو جوزة كوبان دخل يعني أو جوزة هل إخر كردستان وكردينيا لهم زيتي لهم زيتي عليه والله باشا ولد عندك ها بوكش تزور زوانم دي عندك باسيوان شنو بوكتا إيه ولا بزانم أنا لتشي ديني أو بوكش مثلا أو بيكيرانا هم إيراني هم إيراني عليه والله هم إيراني ما شاء الله إيران سند زرنجينا نقول كاسب ها خوازاني معمل كان حكومي شنيا هم أهلنا إيه لما ران دروستكن لما ران أو أنا بخدا أنا والله لما ران دروستكن بس ليش كسيدة زرنجين ماني بس نازل بقرآن ليش هنا بس يأنا نازم له قالك اهتمام بينا قالنا خو ليش إنساني باش وتساعد تلاقي راست أيوة والله أو جنو أو بياوا قلت السير كان زور فيهم زوام ها جوزك إلى سرشاني خوي دانيا أو نافوري أنا نافورينا دستان خوش بيتن يا أخوا زور سپاس دکم. نه قالك بخير بين سر. قالك ممنون لبهم زاني ريح أنا. زور سپاس دکم. سپاس دکم. سپاس لبوش. لا من كإنسان كأنا هم إيران أو. راست. كأو السعودية أو أبي السعودية. بخوي أجشتي سعادة زوان لا بنخشو. بس أو بنخشو زور السعودية نكات. يعني سعادة كساعتي. أو أدي أو السعودية أين كوبا أوش. راست. دستي ندري بريد درمان وش. أوش مركانة. أوش مركانة يقولوا شيء وهي. دستكان خوش بی زور سپاس يا ربي قالك بخير بين إن شاء الله نقولش موفق ذا إن شاء الله زور سپاس دکم زور ممنون دست خوش زور سپاس اوش يا قردانيا اوش قردانا كيف دي بتساعد السداد اللي كبير السكر مكويات تكوشتي السداد اللي دي بالجيم او داكم بخو قلتي درستي ديال ابو الدور ماي دخلت لبداك الوا قلتي لبنا اخر بخوي درستي كرديا بخوي لقيت في الكمدان يشتم القراني عندك اشتجاها زوانيان كردي لو الدور ماي او جناني قديم حتى تندوري شان دروستك ايوه والله قمنا مدافين بخوي دروست كردي كاع خويا استوكتي لك زور خوش والله راستا ايوه والله زور ممنون السلامات بخوي خوي وقت خوي خوازن لهوليري او شتزوان انا هم دروستك لا الان اشتاك دروستك استاذ تاك دوستكم بس موديل زينب لي وشي بيشانك جن هندك است طاقتي وشتاني نم علي والله عندك تنبل بينا بخوي علي قرب عشرة ايوه داس خوش بكاكا قالك ممنون كاكا خد بمدى لا انا قالك بخير بين سرهد وتسام او دكاني خوش انا دكاني والله دكاني هم كسرت بخوي هاو كاري هم كسرت لكم دستكان خوش بيتن زور سپاس دكم ممنون قالك بخير عزیزان لە ڕێگەی قەڵاتزێ دوکانێکی زۆر جوو دوکان نییە وەکو خێمەیە هەڵیدایە ئەنواح گوڵە بە ڕۆژەی لێیە ڕەشی دەرێ جە نازام ئەوانە خۆشکراینەیان خاون سپی و تۆی گچکۆکە و پێچێ و لای سوور کرابن یانی ئەوانە خۆشکراینە دیارە ئەوە فاسولیایە لۆبیایە ئەو لۆبیایە ئەی هاوەر هەیش ئەوەش نۆکە و کونجی خۆم با بچمەکەنی سەلام عەلەیکوم باشی کاکە ئەحواڵت کووە وەڵڵاهی جێی چ خۆشی شتەیە سەلام بژی خوا بازار بدە ئینشاءڵڵا ئەم گوڵە بە ڕۆژە لە چێن دەرهینایە ئەها لێرە ئەو کەپرێت زۆنت هەردایە وەڵا سپاس دەکەم ئەو بە ڕۆژانەدا ئەنواعمانەیە خۆماڵیمانەیە و خارجیشمان لەیە بەس بەزیاتر ئەمان خۆماڵینە خۆماڵیەکان خۆشتر نینە خۆماڵەکان دەرەجێکشن ئەوزار زمانی ساڵێکیانێ ئەوزار ئەو بۆژانە خۆماڵی ئەو ساڵن ئێرەشن یعنی ئەو سارن گوڵە بە ڕۆژەکان ئەخە هیچ ناوچە چینە مەبەستە ئەوانە هەم ناوچەی بتوێنن هەمووی ناوچەی بێتوێنین بەڵێ بزانم چەند زۆر گوڵە بە ڕۆژەمان هەیە گوڵە بۆژنەی خۆماڵی نانە مەبەستەمە ئەوە هەندێک ڕەش بوون هەندێک گچکە بوون نازانم ڕاستە خۆماڵی دو نوعمان هەیە خۆماڵی سپی و ڕەشمان هەیە لە نوعانی تریشمانە بەزەوانی تر زۆر بە زۆرە خارجینە خارجینە باشە کامیان زیاتر خواستی لەسەرە خەڵک
کامە زیاتر دەبا بۆ ڕەوازیان زیاتر خۆماڵی چونکە فەسی گڵۆباژی خۆماڵیە خۆ گوناحی شتی خۆماڵی هەبی بەرهەمی خۆماڵی بچی دەرەبینێ وڵا ڕاستە وڵای سەبەرەمی خۆڵی دیارە یەو ساڵی دینکی پارتی دانی بەس ئەو خاریجانە بمان دێ دیانی پار پێرار دیانی بەس ئەوەیە تاریخ سە گونیەکەی نووسراوە ئەو ساڵدانە هیچ ئەمانێکی نیگە یەو ساڵ بێ باشە بزانام کامی خۆماڵی کامەی ئەوە وەرە لە گەرم وەرە بە ئەمش لە قسان گڵۆوە ڕۆژش بخۆن بڕۆ فەرم باوت خۆماڵ ئەوانە چنە ئەوانە دەزی خۆماڵ یەو ساڵن ئێرەشم باشە مەسەل مەبەستمەوە ئەو ڕەشانە خۆشترین یان ئەو سپیانە وڵای بە پێی ڕەوازە پێی مشتری هەر هەمیان زیاتر یەکەشتێکە زیاتر ڕەشەکە چونکە ئەو ساڵ ڕەش لێرە بیتوین زۆری هەیە بەڵێ ئەوانە چنە ئەوانش نۆک خۆماڵیمانە لۆبیامان هەیە کونجیشمان لانە ئەوە قەزوانە ئەوەیان ماشە ماش بەڵێ ئەمەش تازە پێیدا بووە ماش پێشتر هەبووە ڕەش بە ساڵیان کەسکە داچنەکە دێ هەمان ئەو عانەش هەنە بەس نوعی زیاترمان ئەوانە خۆماڵی ئێرەنە سوێ کران بەس برژانی دێت ینی سووریشکرانە بەس برژانی دێت بەڵێ بخۆشمان سوێمان بێ توێنیە بەڵێ ئەو ساڵی خۆمان سوێمان کردو بەس برژانی دێ ئەمگانی بەخۆتان ئەوەتان هەیە ئارتان هەیە گڵۆ بەڕۆژی دەچێنن بۆ خۆمان زیاتر بەس دەکەم دەفرۆشی خوداخ لە چی خۆم گەردەرمازەکە بەرنامەکی دیکەم کرد لە ڕانیا بەڵێ ئەو کاتیاتم چوومە لای یەکێکی ئەوها تۆیەکان دادەوەشان زۆر زۆم بە سێشتان گوتی شکمان نەکردەوە و دامان نەتەکان یانی هەر بە گوڵەکەیەوە بوو بە زیاتەوە چەند ڕۆژێکی بەسەردا ڕۆیە ئەدە سووریان کردیە و باشە بە سوێکراوە حازر بەس دەنێ بژاندیە زمانی ساڵێکیشانی تاش ساڵێکە ژێگرێ لێ بوو ماڵی مێ تامی شوێن بە شەرتە دینکی پارێن تێدانی هەموش چەند نوعیش دەوێ هەمان والله ئەو دەڕبی دەست خۆش بزانم سەعاتەنە تا چەند دێنە ئێرە وڵای لێرە بە خۆما ئەو کەپرە 24 ساعەتیە هەموو دەمێ هەیە هەموو دەبێ بە خۆ 20 ساعت لێرە 24 ساعت لێرە باشە بە چەند کاتی و چەند وەختی دێ مەسەلە تا و هەموو گوڵە بە ڕۆژێمی بفرۆشی و خلاص بی و وڵایدا بەپێی فەسڵەکە بە ئەو ساڵ باڵە تۆزە کەزە بەهۆی نەدای معاشەوە تۆزە باڵە تاخیر بووە بەڵام ئەو فەسڵ هەر مانگ و دوو مانگی دێ باشان ئەوە نایبەنە دوکان و شتەکانیان هەر بۆ خۆمان ڕاستی هەر دوکانمانە کە پریشمان هەیە بەس ئەوانە کە بیسەرەکەنی دوکانەکەشمان لەسەرەوێ دوکانیشتان هەیە و لێرە لێرە خەڵک زۆر لادەدا بێ گوڵە بە ڕۆژەی بکڕی چکە فەسی ئەوسی فەسی ئەو ساڵ وەزی گڵ بە ڕۆژە وەختەکەی هاوە ئارا خەڵ زۆر لادە وەڵام مەسەن لەو ڕێ ببینی ئەو هەم گوڵە بە ڕۆژە دانرا و خۆماڵیە و کوردیە کاکە پاک هەر خەڵکە گڵ بۆژە بکرێت مشتەی تا ساڵکە دەمان نایکرێتەوە بۆیە ڕاوەتی زۆر لەسەر خەڵ زۆر دەیبە ها زستانان مەقرێکی دەینی ئەوی سۆر دەکەی و دادەنیش لەگەر چایدا خۆی چەند خۆشە خۆشتە گەرماگەرمە زیاد تەبیعەت یوە عەز لە گڵۆ بۆژە خارج بەس ئەوان گوڵی چاکن ئەوان هەم یەو ساڵ خۆماڵی هێرەنە تامیشان زۆر خۆش ئەرەوەڵ ئەشهەدوو بەخاوی زۆر خۆش بوو بەخای خۆ بەسوێکرایی شە دەمێ یەک تانکێک نەچێت تامی خۆ دەمێت گرانترە مەسەلەن ئەوانەی سوورتان کردی لەوانەی سوورتان نەکردیە سوێکرا و خەڵ لەم یەک سەعرە هەردوو یەک سەعرە چونکە لەگەڵ سوێکردنە لە وەزندا تۆزێک زیاد دەکات بۆ یەک سەعرە دەستەکان خۆش بیتن باشە ئەدی سەعریان کۆ نرخیان وڵای ئەو ساڵ بەهۆی نەبووی کەمی گڵۆباژی خۆماڵی و سەعریان زۆر بەرز بوو لەگەڵ ئەوەشدا گڵۆباژی خارجیش ئەوی سەعی هەر بەرز بوو مەسەلەن ئی خۆماڵی چلۆی بە چەندە مەسەلەن خۆماڵی چلۆی جوان هەیە بە 4 هەیە بە 4 و نیو هەیە وەسەڵیشمان هەیە بە 2 بە 3 ئەمە سەعرمانێ ئەو ساڵ گڵۆباژی خراپەکەی لە 2 دەست پێ دەکەم بۆش بەرەو 4 دەڕوە ئاخیر باشەکە چەندە ئاسا چوارشەکەی 4 دەوەستێ 4 دەوەستێ کابراژ معاملەی دەکە ئەو نیوەژێت خوارێ هەمووش معاملەن هەمە زایتە چیانە خڵمان جملە تاکشمان هەیە ئەی دەستەکان خۆش بیتن کاکە خوا بازار بدا ئیشاڵڵا گەلە گەلێک مەمنون زۆر سوپاس هەر مشتێ بەنای گۆش هات خاتری دەگرین تاوە هەر مشتێک بەناوی مەهات لە ڕێ قەڵات زێوە نیە لە ڕێڕانیە بۆ سلێمانی هەولێر لەو ڕێ ئەوەی ساینەکەی گورجیران شەیمەبی داشکانی وەردەگرین ئەمە لە خزمە ها دوو ساینەکەی گرجان هەر کەس بەنای گوڵ لە خزمەتدا گەلێک مەمنون دەستەکان خۆش بیتن ئیشاڵڵا خوا بازار بداتن سەرکەوتوو بێت لە قەڵات زێک کەبابخانەیەک هەیە زۆر بەناوبانگ کەبابخانەی قەڵات زەی پێ دەڵێ
دەمەوێت بچمە لای وەستاکە و بزانم کەبابەکەی لە ئەوەندە بەناوبانگە. سەلام عەلەیکوم. باشی کاکە ئەحواڵتووە؟ سەلامت بی یاخۆ تەندروستیت باشە؟ وەڵا باشی سوپاس بخوا بەخێر یاخوا هەر باش بی. باشی ئەحواڵتووە سەلامت بی یاخوا. ئەوە هاتمە قەڵاتزێ ناوی یەک دوو کەبابخانەیان پێگوتم کەبابخانە قەڵاتزێش گوتیان کەبابەکەی زۆر بەناوبانگە. بابم کاتی خۆی زۆر هاتە قەڵاتزێ گوتی شەیمە بڕۆ کەبابخانە قەڵاتزێ. بەخێر بێن سەر و سەرچاو. سەلامت بی یاخۆ بزانم کەبابەکەت کووە یانی ئەوها بەناوبانگە. کەمان گۆشتی کاوڕە. گۆشتی کاوڕە؟ بەڵێ. کاوڕ یانی بەرە؟ کاوری دابەستەیە بەڵێ. لە بەرخی گەورەترە تەقریبا. لە بەرخی گەورەترە. تاوا یعنی بەس بە دونگی خۆی و بە تەماتەی خۆی. تەماتەش تێ دەکەین بەڵێ. باش ڕۆژانە خواستی زۆر لەسەرە؟ خواستی زۆر لەسەر لە خوای بزیاد بێ ناوبانگی باشمان کرد و خەڵک لە خواردنەکەشمان ڕازیە. ئەو تۆ ئەموا لە هەولێرە هاتیمە کەبابخانە قەڵاتزێ دیارە ناوبانگی باش بێ. وەڵڵای لە خوای بزیاد بێ ئەرێ زۆر باشین ناوبانگمانەی لەموو شارەکە. ئەلحەمدولیلا. ڕۆژانە سەعات چەند دەست بە ئیش و کار دەکەین؟ ئێمە لە 6ەوە لێرەین هەتا وەکو دوای نیۆڕۆ ئیش دەکەین. تا دوی نێڕوانە دی ئێواران نییە؟ ئێواران نیمانە تەنها ڕەمەزانان ئیش دەکەین ئێواران. زۆر باشە دەی لەشتان ساغ ئینشاءالله. ئەجا کاکە من دەمەوێت تاقیب بکەم و شیشەچی کەبابی باشە دادەنیشم بەس جوانەها دەمەوێت ببرژێ بەسەر چاو. سادەت بۆ بکەم یان ماشی سیر بیبێت چ بکەم؟ ناوەڵە سیر میرم لۆ تێمە کە بە سادە بیتم باشە؟ دەستەکان خۆش بیتەن ئەوەی پێی خۆش بی لە خۆی بە سیری دەخوا بە بیبەری دەخوا بەس ئەم با بە سادەی دەخۆم. لێرە دانیشتم خاوێن و باوێن جەوە چیفێنە کەبابەکی خۆش ئێستا بە کەبابەکەم لە بۆ بێت چاوەڕێ دەکەم. ئەی دەستەکان خۆش بێتن زۆر سوپاس. کەبابەکی جوان تکە و جەرگ و نازانم تەرتیبات و ئەجا پێم خۆش بشتێکی دەڵێن شەیمە بوویتە کەباب خۆرێک شتی ئاهانیە بەس بەخوای کە دەچینە ئەو شارانە ئێستا لەو شارانە هەرو خواردنانە زیاتر هەیە بەڕاستیانە دی چ بخۆین چ بخۆینی بە کەبابی بخۆین مەجبورین ببینە کەباب خۆین کەبابەکە ڕەنگ و ڕووی زۆر جوان دیارە گۆشتە بەخۆی حەزم لێ کەبابەکەی تاقیکەمەوە چەند گێرمە ئەوەیە دەرە هەر بە لێوی دەخورێ دەستەکان خۆش بیتەن زۆر سوپاس جدی بەتامە زۆر خۆشە بەخۆی نانی ناوێت بەخۆی نانی ناوێت ئەوە گۆشتە دێوەیان چ بوو گۆشت و جەرگە بەخوای گۆشتەکەی دەخۆم بەس لەو قەناعەتەیمە جەرگەکەم پێ ناخورێت جدی زۆر بەتامە زۆر خۆشە بەس کەبابەکە دەرەجەیەکە دەیخۆم و بەردەوام دەبم بێ هەموو لایەک ناخۆش خواردنەکەم تاو کرد بەس بەڕاستی زۆر بەتام بوو ینی مەتحەکەی لە جێی خۆی بوو بچمە لای وەستایەکە و دەستخۆشی لێ بکەم کە برێم زۆر بەدرم بوو بەڕاستی وەستا یاخۆ دەستەکان خۆش بیتن بە جدی مەتح و سەنایەکەی لە جێی خۆی بوو دەستەکان خۆش بی زۆر سوپاس دەکەم زۆر مەمنون زۆر سوپاس ئەت ساحیب دوکانەکەی یاخۆ دەستەکانتان خۆش بیتن بەڕاستی مەتحی کەبابەکەتان لە جێی خۆی بوو ئەوە بابم دێگۆ بڕۆ کەباب قەڵاتزەی ها دێگۆ بڕۆ زۆر کەبابیان خۆشە یاخۆ دەستەکانتان خۆش بیتن زۆر سوپاس زۆر مەمنون دەستان خۆش بیتن
عزیزان دوای ئەوەی ئێمە دەستمان کرد بە پرۆگرام هەروەکو دەزانن لە ڕێگادا هەر شتێکی جوان و سەرنجڕاکێش ببینین ئێمە لای دەدەین و بە ئێوەی نیشان دەدەین. اینجا ئێستا من لە بەنداوی دەربەندی گۆمەسپانم کە لێرە دەستکراوە بە دروستکردنی بەنداوێکی زۆر گەورە کە لەوانەیە لە داهاتوودا شوێنێکی گەشتیاری زۆر سەرنجڕاکێش بێت بەهۆی ئەوەی کە لە هەولێریشەوە نزیکە لەوانەیە کەمی کێشەی ئاویش چارەسەر بکات بەشێک لە کێشەی ئاو لە هەولێر چارەسەر کار بۆ هۆیە کە لەویەوە نێزیکە لەوانەیە سەرچاوە بێ لە بۆ ڕاوماسی و شوێنێکی زۆر خۆش بێت لەبەرەوەی بەنداوەکە پرۆژەیەکی زۆر گەورەیە بەپێی ئەو زانیاریانەی کە دەستم کەوتووە زۆر گەورەیە پرۆژەکەەوە و دەستکراوە بە کارکردن تێیدا و بەشێکی ئاتە دەتوانم بڵێم لە سەرەتاکانە لە کارکردن تێیدا دەمەوێت قسە لەگەڵ یەکێک لە سەرپەرشتیارانی پرۆژەکە بکەم کە مهندس هەڵمەتە زانیاری زیاتر لەوە وەربگرم بۆ ئێوەی خۆشەویست لەگەڵم بن با بڕۆین بۆ لای. خۆشەویستان ئێستا دەچمە لای کاکەڵمەت ئەندامی بەڕێوەبەرایەتی سەرپەرشتیاری بەنداوی گۆمەسپان ئەندازیاری سەرپەرشتیار پێم خۆشە ئەو زانیاریە تەواوەکانمان پێدا سڵاو دەبێت کاکەڵمەت تۆش بەخێر بێن سپاس دەکەم کاتت باش وادار زۆر باش زۆر سپاس بەخێر بێن بەسەرچاوان زۆر سپاس دەکەم. سەرەتا باسم کرد ینی هەندێک زانیاری وەرگرتووە کە پرۆژەیەکی زۆر گەورەتان دەست پێ کردووە پێم خۆشە زانیارە دروستەکان لە تۆ ببیستە لە بۆم باسکە مەسەلەن قەبارەی پرۆژەکە چەندە چەند ئاو دەگریتن لەکەیەوە دەستان پێ کردیا بەنداوی گۆمەسپانێکێکە لە پرۆژە استراتیژیەکانی حکوومەتی هەرێم کە سەرەتا دەستپێکردن دەگەڕێتەوە بۆ 2016 بەڵام بەهۆی قەیرانی دارایی و شەڕی داعش ماوەیەکی زۆر وەست بەردی بناغی لە 2013 کرد بەڵام بەهۆی قەیرانی دارایی و خۆزان و کێشان لە بینی هەولێر و بەغدا دروست بوو شەڕی نەگریسی داعش کارەکان وەستاندرا بەڵام لەو کابینی نوێ کە دەست بەکار بۆتەوە لە کۆتاییەکانی 2021 تا ئێستا کارەکە بە بەردەوام و هیچ نەوەستاوە. ماوەی چەند دەخایەنیتە پرۆژەکە ئێستادا واتە بڕیاردراوە کەی تەواو بی بە پێ پلانێکە دامانە ئیشاڵە ناگاتە ساڵی دابێت ینی ساڵێکی تر ینی بە نیازین هاوینی داهات و دەست بە خەزنکردنی ئاو بکەین باشە ینی ساڵێکی کە ئیشاڵە بەنداوی گۆمەسپان تەواو ئیشاڵە پەنا بەخوا ئەگەرێک گەورەیە ئەو بەنداوە بەنداوی گۆمەسپان بەرزەکەی نزیکەی 7 مەترە درێژەکەی لەسەرەوە دەگاتە 513 مەتر پانەکەی لە خوارەوە 65 مەترە فەرموو پانەکەی لە خوارەوە 65 مەتر لەسەرەوە دەبێت بە 10 مەتر بەنداوی گۆمەسپان دەبێت بە سێیەم گەورەترین بەنداو لە هەرێمی کوردستان دوا بۆ دوای بەنداوی دۆکان و دەربەندی خان شوێنێکی دەفتە شوێنێکی گەشتیاریش بێگومان بەنداوی گۆمەسپان بە نزیکەی 35 کیلۆمەتر لە شاری هەولێرەوە دوورە زۆر دوور نیە ناوچەیەکی نزیکە کەش و هەوایەکەی زۆر گونجاوە لە بەرۆی ئاستی لە ڕووی دەریاوە زۆر باشە نزیکەی 500 مەتر لە هەولێر بەرزترە دایمە کەش و هاوکەی زۆر گونجاوە باشە کە ئەو ئاوا کە لە هەولێر و نزیکە کاریگەری دەبی لەسەر کەش و هەوای مەسەلەن کەش و هەوا فێنێکتر بکاتن بێگومان تۆ یەکێک لە سەرچاوە سەرچەکانی پاراستنی ژینگە و ڕوبەربوونەوەی کلایمێت چەنجانی ئەو گۆرنی کەش و هەوایەکە ئێستا ڕوویداوە ئاوە بەندا و سەرچێترینەوە تۆ دەزانیتەوە ئێستا ئەو گۆڕانە کەش و هەوایەکە دروست بووە خۆم هەمان دەزانین باران بارین گۆڕاوە مانجێک زستان باران نابێت لە پڕ بارانێک دەبارێت بەقەت یەک مانگ دەبارێت پێشتر کە با پیرمان و ئەوانە باسییان دەکرد و دەیانجێڕەوە هەولێر 80 مەتر 100 مەتر لێ دەدا بیت دەگەیشتە ئاو بەس ئێستا دەرێن چەند 100 مەتر ناگەیە ئەوە دەبتە هۆی ئەوەی مەسەلەن ئەو بەنداوە کە لێرە دەست بە کۆگاکردن کرد بەڵێ ئەو ناوچەیە ئاوی ژێرزەوی زۆر بەرز دەبێتەوە کەەوەش یەکێکە لە ئامانجە سەرچەکانی دروستکردنی بەنداوە ئامانجەکانی بەنداوە یەکەمیان گەشتیاریە دەبێتە ناوچەیەکی گەشتیاری زۆر گرنگ کە خەڵکی گەشتیارێکی زۆر لە خواری عراق و ئاو لە هەولێرێک کەمە بێگومان ڕوبەری دەریاتەکەش نزیکەی 4500 دۆنمە
زۆر ڕوبەری ئادی ڕوبەری ئەوکەی زۆر گەورەیە خەزنی بەنداوەکەش نزیکەی چەند ئاوی دەگری 97 ملیۆن مەتر گەلێک زۆرە 97 ملیۆن مەتر دەگری بەڵێ ئەگەر لۆتی ئاسان بکەمەوە یعنی تقریبا نزیکەی 12 بە قسم بەنداوی ئسماقولی دەبێت ئەمە ئەمێمان پێ زۆر گەورەیە و دەرین ئاوەکە زۆر زۆرە بۆی برین بەحرە ئێرە بەحرە بەس پرسیارێکی کە ئەو لای دەبتە ئاویان ئەو لایە ئەو لای دەبتە ئاوەکە بڵێ ئەلێ دەر ئاوەکە خەزم دەکرێن زۆر باشە ئاوەکی خۆش ئەو بەنداوە سوورێش تریش هەیە ئیشاءڵڵا ئەگەر پلان هەبی حکوومەت لە پلانیدا ئەگەر سەر بگرێت ئیشاءڵڵا بۆ هاوین نزیکەی بۆ فترەی 2 مانگ دەتوانین ئاو بۆ هەولێریش دابین بکە کێشەکەمی ئاو دایما لە هەولێر هاوینە کێشەی ئاوسەر هەڵدا بۆ مانجی مەسەلەن توانین مانجی 7 و 8 بەشێکی ینی منتیقەی بڵێن کەس نزان و بنەسڵاوە دەتوانانی سەپۆرتێکی زۆر باشی بۆ چارەسەرکردنی کێشەی کەمای بۆ ئەو ناوچانە ئیشاءڵڵا الحەمدولیلا کێشەی ئاویش چارەسەر ببیتن گوتت چەند ئاوی دەگریتن ملیۆن مکعب ملیۆن مکعب بەڵێ بەڵێ مکعب یعنی چ بە زمانی خۆتان یعنی هەر مکعبەک 1000 لترە یعنی 7,000 لتر ئاوی دەگری ملیار ئەوانی مهندسن زۆر زیرەکن ئەگە زۆر زیرەک نەبی نابێ مهندس تاکی زۆر سپاس شتێکی کەشم بیستۆ کە شتێکی زۆر باش بەکار هاتیە لە مەوادەکان بڵێ ئەو بەنداوی سەر دروست دەکرێت پێ دەرێن بەنداوێکی کۆنکریتێ بەڵام بە زۆری RCC ڕۆلەر کۆمپاکتد کۆنکریت کە بۆ یەکەم جارە لە هەموو عراق بەندا بەو شێوەیە دروست بکرێن خۆشبەختانە بە تیمی ناوخۆیی توانیمان دەست بەکار بکەین ئێستا بینیتان نزیکەی بە گەیشتین بە 30 مەتر بەرز بوونیەوە ینی هەموو جۆدی خۆمان بابچین با پێشتانم زۆری ئەوکە کووە ئەوە زۆرێکە لە کۆنکریت فەرقەکە لەگەر کۆنکریتی ئاسایی چێکەوەی لە خامی ماڵان بەکاردێ و سەقفی ماڵانی پێ دروست دەکرێت ئەوە چیمەنتۆی زۆر کەمترە کەواتە کولفەی کەمتر بوو ئاوی زۆر کەمترە کەواتە کە ئاو چیمەنتۆ کەم کردەوە هایدرێشن ڕوونادە یعنی درز و دروست نابێن لە لاشەی بەنداوەکە زۆر ئیشکردنەکەی سەریعە کاتێکی زۆر کەمتری دەوێت لەوەی بە کۆنکریت هەم ڕۆژە قالە بەستە و شیژ بەستە و هەفتەیەک لێگەڕی خەریکی ئاودان بە ئەوە لەگەری دەڕۆی و بەردەوام دەبیتن یعنی ئەوە زۆرێکی تازەی لە دروستکردنی بەندا و زۆربەی وڵاتەکەم بەتابەت تورکیا ئێستا بەندا هەر بۆ زۆرە دروست دەکات ئێران لە هەموو جیهان لەبەر ئەوەی وەکوتم کولفەی کەمە ئێستا ئاسانتریشە ئیشکردنی ئیشەکەی سەریعترە کولفەی کەمترە تۆزێک سەیفتریشە لە کۆنکریتی چکە تۆزێک فلێکسەبڵە ینی وەکو کۆنکریتی زۆر ڕیجید نییە لەگەر خوا نەخواستە بوومە لە جێگەی سەر ببیتە درست ئەوە ئێستا ئەوە کۆنکریتەکە کە ڕووکرا گەڵا بەدێ ڕووی دەکا بە بلدۆزەری فەرشی دەکەین عادێک پەسێتەوە ئەوە پێی دەرن کۆنتراکشن جوینت ئەوە جوینتی دروست دەکەین بەوەی ئەوە لەبەرەوەیە تۆ لە کاتی گۆڕنی جە و دروست بێ لەو جوینتە دروست دەبێتن ئەو ئێستا بچینە سەر احتیاجە بە من هیچی لێ نایەتە ئەوە بە حسابەوەی کرا ئەوە هیچی لێ نەدا ڕاستە وەڵایش یعنی شەتی زۆر سەرنج ڕاکێشێکە کە دێ لە نزیکەوە ئەو پرۆژانە دەبینی ینی بەڕاستی یەکێکە لەو پرۆژانێکە زۆر گرنگی هەیە لە ساڵانەی دوای کە حکوومەت دروستی کردووە بەدڵنیایی ئێستا هەمان دەزانین لەمە دووە گەورەترین کێشەی هەموو ناوچەکە نەک بەس ئاوە ینی ئێستا دەبێ حکوومەت هەنگاو بە دروستکردنی بەنداو زۆر ڕاستە بەس پێم بڵێ مەسەلەن ساعات چەند دەست بە ئیش دەکەن ئێستا ئەمە لەبەر ئەوەی دەزانی بەندا زۆر گرنگە دەزانی خەڵک زۆر چاوەڕێزتەوە زۆر ئەمن بێرە داڕۆیشتم جارێکی ئەو بەنداوم دی چوومەوە مایرە باسم کرد گوتم بەنداوەکی زۆر گەورە دەکرێتن لە هەولێرە نێزەکانیها زۆر دریان پێ خۆش بوو بەڕاستی ئێستا بەڕۆژ کارمەندانم بەڕۆژ ئیش دەکەن لە هەفتی بایم دەست بەکار دەبن تاوەکو 5 خەریکی ئامادەکردن بۆ قالە بەستانەنە و بەشێک کارێکی پێدرین گراوتینگ ئەوانە دەکەن خۆمان بە دروستکردنی لاشەی بەنداوەکە بڵێن وارسی کە فەرش دەکەین لە سەعات 5 ئێوارەوە دەست پێ دەکەین تاوەکو چاری بەرەبەیان 5 ئێوارە تاوەکو چاری بەرەبەیان گەرمایە لەبەر ئەوەی گەرمایە ئەوە یەک لە نامانەوێ لە مواسفات دەرچین ئەمە زۆر گرنگی بە کوالەتی دەدەین یعنی لە ستاندارە جیهانیەکان بە هیچ شێوەیەک دەرنەچوینە ئینشاءڵڵا شتێکی زۆر باش دەبیتن بە چەند کاتی دێتە و بەنداوە پڕ ئاو دەبیتن بەپێ و دیراسە هایدرۆلۆژی کە بۆی کرا دەڵێ بە 2 ساڵ بەزڵام وەکو دەزانی وەکو وتم
گۆڕانی کەشوهەوا تەسیری کردووە واتە پشت بەسەر چاوی باران دەبەستی لەوە بەس باران بەڵام باران لەسەر ڕووبەرێکی گەلێک زۆر دێت نزیکەی کەچمێت ئێریاکەی دەکاتە 132 کیلومتر یعنی لە ڕووبەری 130 کیلومتری ئەو چیای سەفینە دەبینی و بارانە لەوێ هەموو دەتێرە بەفر دەتوێتەوە هەموو دەبێتە ناو بەنداوە یعنی ئێستا بە حیساب بیتنە و بەنداوەتەکەنە و چیای دەڕواتن ئەوەندە بەرز نابێت نەخێ بەس دەڵێم ئەو ئاوای بەفر ئاوەکەیە ئاوەکە دەڕوا و جادەیە دەکەوتە بناوێ ژێرە بەسەر دەبی بە چەند ساڵ مەسەلەن ئەو بەنداوە پڕ ئاو دەبێتە بە پێ دیراسە هایدرۆلیکە بۆ دیزایانی بەنداوەکە کراوە کە بێگومان ئەوان نزیکەی داتای 50 تا 100 ساڵ وەردەگرن بە 2 ساڵ پڕ دەبێت بەڵام وەکو گوتم ئەو گۆڕانی کەشوهەوای ئەو شتانە تێکدا بەڵام بە تەسەووریمە 3 ساڵ بە 2 بۆ 3 ساڵ پڕ دەبێت ئینشاءالله پڕ ئاو دەبێ و بەنداوە باشە ئەگەر مەسەلەن بە چاو پێم بڵێ ماسی دەبی خوا ماسی یانی سەرچاوی ماسیشمان دەبێت یەک لە هەدەفەکانی تری بیرم چوو باسکەم سامانی ماسی هەر بەنداوێکمان کەمێتەوە دەبێت پەنجە ماسی دەخرێتە ناو وەڵێ ناوەچەکە گەشتیاریە دەبێت ئەو شتانی تێدا بێت زۆر ڕاستە ئەگەر بە چاو پێم بڵێ مەسەلەن کاکش چێن دەرئاوی دەبێتن بەنداوەکەەوە تقریبان کشانەوەی ئەوەکەمە نزیکەی 4 کیلومتر دەکشێتەوە ئەگەر ئەو سارنی هەگەر دیارە جارەکە و 3 دارە ئەنە و زادێش دەستە بن ئەو دەکەوتە بن بەڵێ زادێکی نوێ دەبێت زادێکی نوێ دەسرەکی نوێ پوختە ئینشاءالله ئەتی ژۆری کۆنتڕۆڵ و ئانەش دروست کرایە لە بنەوە ئەمە گەلەریمان هەیە هەندێک ئینسترومنتماندانێ بۆ مراقبە بۆ چاودێری یعنی جیهازماندانە بۆ ئەوخوانە خواستە لە کاتی بوومە لەرزە شتێک ڕوو بدە هەموو ئامێرە هەستیارەکان لە ژووری فەرمانگەکەیتە سەرەوە بە سیستەمێکی نوێ هەموو چاودێری دەکرێتن لە ناو دسمی سەد هەر کێشەیەکە بێتن یان هەر سی پێجەکە بێ ینی مەسەلەن دزەکردنی ئاو هەبێ بەهۆی ئەو ئامێرە هەستیارانەوە ئاگادار دەکرێنەوە ئاردەکە زۆر نەرمیان پێ ئەمن ئەوها ئێستا سەری کە بچۆنە نا ئێستا دەی ڕەغبوو ئەو لای تازە دانرایە بێگومانەوە شتان کۆمپاکشنی تەواو نەگرێت و حادلێ بەسەردا دەڕوا 4 سپات بەسەردا دەڕوا اینجا کە کۆمپاکشن گەیشتە 198 تەواو بیتر حادلەکە دەڕوا ئەدی ئەو دارومارانە چێ لەوێن دەرها هەولێریانە دارومار باوچی بە هەولێرانش پێ بڵێ مامێ بێڵڵا ئەوە بەشێکە لە جسمی لاشەی بەندا با بڵێن پێی دەڵێن سپیلوەی یعنی سپیلوەی چییە؟ سەرڕێژ پێ دەڵێن کاتێک بەنداو دەگاتە مەسەلەن ئێستا پێ دەڵێم ئەوە خەزنی 7 میلیۆنە منەوە 7 میلیۆنە بەڵام کە لافاو هات بۆەوەی ئاوەکە ئۆڤەرتۆپینگ نەکاین لەسەر بەنداوەکە ئاودی نەبێ ئەو لەو 5 مترەوە پانیەکەی دێتە بەسەر ئەوەی دادەڕوە ئەوە لەسەرەوە نزیکەی 5 متر نزمتر لەو تەنیشتەکانی یعنی ئەگەر ئەو هەستا لافاو بێتە ئێرە دێتە ئەو حەوزە ئەوە ستیلینگ بێزن دێتە ناو ئەو خرەبەوە بەشیوە چ تۆزێک لۆت ئاسان کەم چییە؟ ئەگەر بیر توێ لە دۆکان هەم جەردانگۆ بێڵ ماوسەکە پڕ بوو سەرڕێژ بوو سەرڕێژ بوو ئیمە لەباتی بە بێن ماسیدا بڕوە ئەوەش سپیلویان هەیە بەزەوە بێن ماسی بۆ احتیاط دروستکراوە لە باتی بێل ماوسەکە ئەوێ سەر ڕێژ دەبیمە لێرە سەرڕێژ دەبی و دێتە خوارێ ئەوهاش دیمەنەتی گەلێک جوانی زۆر ئیشاڵەگەر قۆناغی دەبینی ئەویش ببینی ئیشاڵە باسە چ شتێکە هەیە باسم نەکرد بێتە ئەدی وەلو قادرمە ینی ئەها دروست ئەوە دیزانەکەی سلێپات وە ئەوکە نابێ بێکجاری بێتە خوارێ چەند مهندس لێرە ئیش دەکەن بەشداریان کردێ لەو پرۆژەیە ئەوە کۆمپانیا جێبەجێکار بزانێت جێبەجێکار کۆمپانیای جوین ڤێنچەرن کۆمپانیایکی خۆماڵی و شەریکەیەکی تورکی شەریک کۆمپانیای سێنیک و ئەتاچی تورکی ئەوان وەکو کۆمپانیا باسی ئەوشت بۆ بکەم هەڵیکار ئەو پرۆژەیە تا ئێستا نزیکەی 200 هەلیکاری ڕخساندووە بێگومان ئەوەش کارێکی زۆر گرنگە ئەوان کۆمپانیا جێبەجێکارن ئێمەش وەکو بەڕێبەرایەتی بەنداوەکانی کوردستان سەر بە وەزارەتی کشتووە سەرچاوەکان سەرپەرشتیاری بەنداوەکانەکەی فەرمانگەیەکین لێرە دەوام دەکەین پێک هاتوون لە نزیکەی 6 ئەندازیار و جیۆلۆجی و ڕووپێ و هونەری و ڕاوێژ جگە لەوەش ڕاوێژکارمان هەیە ڕاوێژکاری ناوخۆی کە پێکهاتوون لە ئەوانی بڵێن مامۆستایانی زانکۆی هەولێر شتێمانەکەی ئیسرائیلیان لێ دەکەین لەگەڵ ڕاوێژکاری دەرەچی ئینتەرناشنال ئەکسپەرتمان مەسەڵەن لە تورکیاوە دێن زەبەردەست یەکەم بزانە کارەکانمان چۆن دەڕوە دەڕۆی شەکانمان بە پێی مواصفات ڕۆیشتووە چەند یعنی وا قەرارە چەند تەن مەسەلەن سیمەنتۆ بەکار بێتن لەو پرۆژەیە یان دیاری نەکرا
چەندی پێویست بوو وەکو RCC پرسیارەکە زۆر هەندەسی بووەوە بەڕاستی وەختی خۆلو هەندەسێ خوێندیتە سەبەت دەکەم بەخوات نزیکەی 550,000 تا 600,000 متر مکعب RCC دەوێت هاتە بڕۆکی گەلێک زۆرە گەلێک کەمێکە گەلێک زۆرە مکعب نازم كله تقورم هر مكعب شيء 100 كيلو دخوا او في بين 100,000 بكا باش لو او مكعب هي اوكي قلت 1000 ايوه يبيت الصوت مكعب بافكر المكعب تي مكعب يعني تارغوشا تارغوشي متر دوزايا بس متر سيزا يعني مكعب يعني تارغوشا دارم برزيش لي قلبي برزيش لي قلبي تيجيش ايه ادي اوش دارو مارا وتي قلت مان هو بافكر بلا موتي ديلا اقرا اكسي لو تمشي اشناي لا كامله ديلا بابرين قالت شي داوي دزاني اري والله ايش هيك قرصه يعني اري والله زور قرصه يعني باباش كردي زاردين دبان بينن ايش شي زحمه دكين اري والله يا ربي لاش تنصاح مثلا هيد ايشك بما عندي بني هيد ايشك هو جاليري بيدرين او جاليريا تيا او جاليريا وتقريبا تساروني بتسار برزه لو سري بنداوك تا اخير بنداوك دروا يعني اسلنا اير بوشه تا اخير بوشه ايه ولا باب سينا چند كاكا والله يا ريت توزن برزه سيمبل بيوتشيس نا والله باب بريج نبي لكن لو لهي دوات انت ما قلت مشاكل ايه ادو او لبو تكري او جاليريا او جاليريا وكوتم عندك اميري انسترومنت كان ما هي هستي اميري هستي كان باشا لو جوري داد اندريت جاتنا او جورانا داد اندريت ياك دو هر ذكرني اوي كبي جاتنا او بوكسا لەوێ قیاس دەکەین دە پێوین بزانین ئاوەکە نۆرمەڵە یان پێویستی بە چاکسازی هەیە پێویستی بە چاکسازی توانی ئامێری بینی بۆ مەسەڵەن پێویست بە گرافتینگ بدەهێنی ناوێ دەتوانی گرافتینگی بکەین چای بکەیەوە گرافتینگ یان تاشێت و چیمەنتۆ مەسەڵەن 50-60 مەتر قۆڵ دەکەی چیمەنتۆ دەکەوێت هەر دەرسەک شتێک لە خوارێ بڕیکاتەوە والله ئیشێکی گەلێک باشە یا خۆ دەستا خۆش بیت تكاد المباتي جاليريا كمان كلا بوت بكاردتن قلت بور او بوريت لنا عندي او بوريا دو بوري ما هيا يك كان لسري بنداو كله خواري هاتيا كان ناو جاليريا كا امريكا دندري بله باندولا لخدانو لخوارو بوريش كما هاتو تخوارو وانا ناوخني زوي عين بوريش هاتو تخوارو او انفيرتد باندولا او كدي فيرتيكال باندولا او لوتيا باندولا وزام دزانيتيا شاول بلين شاول ابا امريكا دبستريتو هر خوانا خواست مثلا بمولرزيك روددا ابو يكسر هست بدك بزانا بمولرزك تسند كاريجر اللي بنداو كردوا بعد زاي مليم دي بي يعني هر حركيه زور بتو كبي دي بي يعني بروجكتا او انده بوردي باس كريا او انده بوردي دروس كريا يعني هو ببي اخر ستاندرد زياني دروس كراوا زور باشا او بوريا او سودي هي ادي ولاستي قزردان لهم لي وقت داندرا يلا بابتي مزاني ولاستي قانسيا بروجكتي زور زوانا زور ان شاء الله نمرين بيبيني ان شاء الله فاسي ولاستي قزردان الشوروج ما عليك داوا والله ليش تاخذ يا خدستا خوش بيتن ما عندي نبن او لاستي قزردانا او لاستي قناه تيبيلم او واتر ستوب لولا باسم كرد او جوينتانا ايشيتيا بالي او جوينتانا لو سرتا او سرول حتى ايردي لو او ايرا قلتم ايرا زي كوغا كرني او كيا باش او لا لو او زنكات بناو او جوينتاني كدروس مان دكاين باشا دين او واتر ستوب انا دادنين او قدغي لهم جوينتاني كدروس دكري كبو عميري دروس مان دكر تازا باشا لهم جوينتا كان او دارندري او دان ريلا تذكرني او دغري بونا لا شيء بنداو تيجي اشتاب او ذات مشاك او ختاني صاحبتي البابينرا نشان دي لنزيكو ها وي بزانه لقيت سمعنا
ئەو خەتانەی کە لەوانەیە درزی تێبکەویتن لە بەرامبەر و لاستیقانە دانرایە جوینتانە کە خۆمان دروستی دەکەین ئەوە دیقەتی بدەوەتە ئێستا ئەگەر نیشانی بدەین ئەو خەتانە بالضبط بەرامبەر تەماشاکە ئەوە تەشتڵ هەیە ئەو لاستقەیە تەماشاکە کرێکی وەڵڵاهی زۆر باشە بەڕاستی بەرامبەر بێ ئەوە هەتا جوینتان چکات دەبێت تا سەر هەبی سەی نەکاتم بێتە ئەو جوینتانە کەرتە تەنیشتەکە چی دیکە هەیە لەو بەنداوە وەڵاهی بەنداوەکە ئەدێرە بۆرەی کەشمان هەیە دەرچەی ئاوەکەیە باشە بابچینەکەن دەرچەی ئاوەکە ئەو لۆتە باشە لۆتە بەکاردێت ئەوە ئەگەر بتەوێت ئاو بۆ خوار بەنداوەکە بەردێتەوە ئاوەکەی بەردێنەوە لە بیرم چ باشە لەو شکەم ئەو بەنداوە نزیکەی 14,500 دۆنم زەوی بەراو دەکات بەراو دەکات یعنی دەتوانێت سووری لە بینن لە بۆ کشتتوکاڵی 14,500 دۆنم زەوی زۆر باشە سوودی کشتتوکاڵیش زۆر دەبێت بەتاکید بەتاکید زیاد لەوەی ماسی و گەشتیاری و ئاو بەرزبوونی ئاوی ژێرزەوی و دابینکردنی ئاوی خواردنەوە گەشتیاریەکە و دابینکردنی ئاوی ژێرزەوی و یعنی ئەوانە خەڵک زۆر پێویستن ئەو ناوچەیە زۆر پێویستە زۆر باش کا بۆڕێکەکەی دیکە بۆرەچکەمان لێرە هەیە ئەگەر بتوانین جەماک ئاگا لە بزمارەکان بێ ئەتی لە بۆم باسکە بە دوای تەستوری بکات ئەو لە بۆ چ بەکاردێت ئەو بۆ ڕێمان هەیە لێرە ئەوە ئینتێک تاواری پێدرین بە زمانی خۆمان ئەو زۆر گەورەترە لەوەی ناوەندێ ئەویان ئەوە مەترێک و 20 سانتیمەوە بەرینەکەی ئەوە لۆ بەردانەوەی ئاوە لۆ دامەستری بێ بەنداوەکە لۆ ناوچەکانی ژێرەوە ینی مەسەرەن زەویەوە کشتتوکالەکانی ئەو ناوچەی پێویستیان بە ئاودان بێ هەلو بۆڕیەوە بەدەدێ و دەچێتن لەو ناوچانە کشتتوکالیەکان توان سووری لێبینەوە بەراوکردنی کشت و زەویەکانیان یان شتێشتێمە هەبی مەسەلەن بۆ دابینکردنی ئاو بۆ ناو شاری هەولێر هەل لە ڕێگەی ئەو بۆڕیەوە دەچێتە ڕێگە ئەو بۆڕیەوە دەچێتە خوارەوە دەتوانین استفادە لێ ئەو ڕۆژانەش ببینێت کاک ئەڵمەت هیچ زانیارێک شتێکی دیکە من نەمپرسی بێ چ باسی لە بۆ وڵاهی پێم وایە نێژتووە پێم وایە هەمووشمان نێژتووە دەستەکان خۆش کاک ئەڵمەت ئەو پرۆژەیە ئومێد بەخش دەبێت لە بۆ خەڵکی هەولێر لە ڕووی ئاوە لە ڕووی گەشتیاریەوە کە خەڵک ئومێدی هەبێ مەسەلەن ساڵێکی دیکە ئەو پرۆژەیە تەواو دەبێ و دەفتە جێی ئومێدی خەڵکی هەولێر بێگومان ئەو پرۆژەیە بەنداوەی وەکووتم پرۆژەیەکی زۆر استراتیژیە وەزارەتی کشتتوکاڵ زۆر بە تەنجیوەتی سەرۆکایەتی جمهوریان زۆر بە تەنجیوەتی زوو تەواو بێ چونکە دەبێت دەبێتە ناوچەیەکی گەشتیاری زۆر گەورە و نزیک لە شاری هەولێر دەبێتە بەرزکردنەوەی مستەوای ئاوی ژێرزەوی دەبێت دابینکردنی سەرچاوی بۆ دابینکردنی سامانی ماسی دابینکردنی ئاو بۆ شاری هەولێر ئەمە پرۆسەیەکە پێویستی بەکارە مەسەلەن دەبێت پای بڕاکێشن بۆ شاری هەولێر ناڵێم کە بەنداوەکەمان تاواکە یەکسەر چێشی ئاو لە شاری هەولێر نامێنێ ئەو پرۆسەیە بەڵام وەکووتم حکومەت ئەوەشی لە پلان هەیە لە بەرنامە هەیە مادەم چێشی ئاو هەیە بێگومان دەبی چارەسەری بکە ئەوکە ئامادە دەکەن ئەو دەبینێ پایپەکەیە و پێویستی بە پرۆژەیەکە دەکات دەبێتە جێبەجێکردنەکە دەگوێتە سەر لایەنی شارەوانی و دایری ئاو جیاتەکانی تر با بەنداوەکە تەواو بیت ئیشاڵڵا ئەوانیش با ناوچە گەشتیارێکی دروستکەین بە ئاو ژێرزەوی بەرزکەینەوە ئیشاڵڵا کاکەڵمە زۆر سپاسی دەکەم لە بۆ زانیاریەکانە بۆی کاتی خۆت بە ئێمە بەخشی کە کات ئێستا لە بۆ زۆر گرنگە ڕۆژ و شەو تا قستە سەریەک لە بۆ تەواوکردنی و بەنداوە زۆر سوپاس بەخێر بێن سەر چاوانێت کاتێک کاتن لە خزمەتدا ئیشاڵڵا پرۆژەکە گرنگە خەڵکی هەولێر چاوەڕێتەوە پێمان خۆشە خەڵک بزانین لە چ خۆناغەشی چۆن کارەکانمان دەڕەوە بەڕاستی جێگای دەستخۆشیە زۆر سوپاسیان دەکەم کە شەو ڕۆژان خستە سەریەک زۆر هیلاکن ماندوو دەبن بۆ تەواوکردنی ئەم پرۆژەیە دووبارە دەستیان خۆش بێت زۆر سپاس خۆشەویستان هەرچەندە بابەتەکەی ئێرەمان درێژەی کێشا بەڵام بەڕاستی ئیوەی بوجەی هیناکە درێژە بە بابەتەکە بدەین و بە تێر و تەسەلی باس بکەین بەڕاستی جێگای ئومێدە لە بۆ خەڵکی هەولێر و دەوروبەری لە هەموو ڕۆیەک و لە هەموو ڕوانێک کە باسمان کرد هیوادارم پرۆگرامەکەتان بەدڵ بوو بێت تا پرۆگرامێکی دیکەی تامی سەڕێگە خواتان لەگەڵ